شوێنکەوتنی ئاشتی بەوەی بەخواستی خوددا بژین پێویستە هەموو شتێک بکەین بۆ دۆزینەوەی خۆشەویستی و یەکڕێزی لە جەستەی مەسیحدا. ئەم بنەمایە لەگەڵ بنەمای 28 و 29دا سیمایەک پێک دەهێنن کە باس لەو بابەتە دەکەن کە جێی ناکۆچین. با بگەڕێینەوە دواوە و ئەو دوو بنەمایە بهێنینەوە بیر کە پێشتر باسمان کردن. بنەمای 28 قبولکردنی یەکترین بوو. بەوەی بەخواستی خوددا بژین پێویستە خۆمان لە حکمدانی یەکتر بپارێزین لەو بابەتانەی کە خوددا ئازادی پێبەخشیوین. نە بەهێزەکان لێپرسینەوە لە لاوازەکان دەکەن و نە لاوازەکان حکم بەسەر بەهێزەکاندا بدەن. بنەمای 29 وتی پارێزگاریکردن لە یەکترینە. بۆ ئەوەی بەخواستی خوددا بژین پێویستە خۆمان بە دوور بگرین لە یەک بەکارهێنانی ئازادیمان لە مەسیحدا بە شێوەیە کە بێتە هۆیەوەی کە باوەڕدارێکی دیکە بکەوێتە ناو گوناحەوە کە ژیانی وێران دەکات. ئەمە بنەمایەکە کە پێویستە تێیدا بژین و بە کەڵکی ئەوە دێت لە هەر شوێن و کاتێکدا پێی بژین. پاشان دێنە سەر بنەمای سێیەم کە ئەویش بنەماکەمانە سەبارەت بە شوێنکەوتنی ئاشتی. بۆ ئەوەی بەخواستی خوددا بژین پێویستە هەموو شتێک بکەین بۆ دۆزینەوەی خۆشەویستی و یەکڕێزی لە جەستەی مەسیحدا. پەیوەندی نێوان ئەم سێ بنەمایە زۆر ڕوون دیارە. کاتێک ئەوە دەبینن کە پۆلس لە ڕۆما 15 لە ئایەتی 5 و 6 لە نوێژەکەی دانووسیوێتی دەڵێت با خودای دان بە خۆداگرتن و هاندان لە نێو خۆتاندا ڕێککەوتنی بیرروڕاتان بداتێ بە گوێرەی بیری عیسای مەسیح تاکو بە یەکدڵ و بە یەکدەنگ ستایشی خوددا بکەن کە باوکی عیسای مەسیحی پەروەردگارمانە. لێرەدا بەو بنەمایە کۆتایی دێت کە دەبێت هەموو ئەو کارانە بکەین کە توانای ئەوەمان هەیە بیانکەین بۆ ئەوەی لە ناکۆکیەکاندا نەکەوینە مشتومڕ لەگەڵ یەکتر، بەڵکو لە چوارچێوەی ویستی خوددا لەگەڵ یەکتریندا هاو ئاهەنگ بین. و وێنەی گەورەتر لێرەدا دەمان باتە سەرەوەی کە عیسا مەسیح فێری کردین. هەروەها پەیوەندیکی بەخسەکانی پۆلس لێرەدا لە نامەی ڕۆمادا دەبینین. با بگەڕێنەوە پەرستگاکەی ژووری سەرەوە و بیر لەوە بکەینەوە کە عیسا مەسیح چی بە قوتابیەکان وت کە کاریان دەکرد بۆ ئەوەی مشتومڕ بکەن لەسەر ئەوەی کە کێ لە نێوانیاندا گەورەترینە لە شانشینی ئاسماندا. عیسا مەسیح قاچیانی شۆرد و نمونەی خزمەتکارێکی پێدان. دواتر ئەم قسانە دەڵێت کە یوحەنا 13 ئایەتی 34 و 35 دەڵێت من ڕاستپاردەیەکی نوێتان دەدەمێ یەکتریتان خۆش بوێ وەک خۆشی ویستن ئێوەش بە جۆرێک یەکترینتان خۆش بوێ. بەمە هەموو خەڵک دەزانن کە قوتابی منن ئەگەر خۆشەویستیتان بۆ یەکتر هەبێت. هەروەها خۆشەوردنی قاچ تەنیا سەرەتایەک بوو بۆ کۆتایەکەی کە لەسەر خاچەکە بوو. یوحەنا بیرۆکەکەی بۆمان کورت کردوتەوە کاتێک دەڵێ بەمە خۆشەویستیمان زانی. عیسا مەسیح ژیانی خۆی بۆ ئێمە دانا، ئێمەش دەبێت ژیانی خۆمان بۆ خوشک و براکانمان تەرخان بکەین. ئەمە ئەو جۆرە خۆشەویستیە کە عیسا مەسیح لەسەرەوە قسەی لەبارەی کردووە بۆ قوتابیەکانی، خۆشەویستیەکی قوربانی کرا و هەتاکو مردن. پاشان تەواوی دەکات و دەڵێت بەمە هەموو خەڵک دەزانن کە قوتابی منن ئەگەر خۆشەویستیتان بۆ یەکترین هەبێت. با پەیوەندی نێوان قسەکانی عیسا مەسیح و قسەکانی پۆلس سەبارەت بە ڕاستپاردە نوێیەکە لە ڕۆمای 13دا ببینین. دەڵێ بە هیچ شتێک قەرزاری کەس مەبن جگە لەوەی یەکترینتان خۆش بوێت، چونکە ئەوەی خەڵکی دیکەی خۆش بوێ شریعەتی تەوراتی هێناوەتە دی. خۆشەویستی خراپە لەگەڵ نزیکەکەی ناکات، بۆیە خۆشەویستی هێنانەدی شریعەتە، هەمان ڕاستپاردا کە دەڵێت یەکترتان خۆش بوێ. ئەگەڕێتەوە بۆ قسەکانی عیسا مەسیح لەگەڵ قوتابیەکانی دوای ئەوەی کە عیسا بە قوتابیەکانی وت و قاچی بۆ شۆدن و بەرەو باخچەی گێتسمانی لە ڕێگای دۆڵی قەدرۆنەوە ڕۆشتن. عیسا بە موشانە نزای بۆکردن وتی تەنها بۆ ئەمان داوا ناکەم. لێرەدا مەبەستی قوتابیەکانە، بەڵکو بۆ ئەوانش کە بە قسەی ئەمانەوە باوەڕم پێدەهێنن تاکو هەموو یەک بن باوکە، هەروەک تۆ لە مندای و منیش لە تۆدان، با ئەوانش کە لە ئێمەدان تاکو جیهان باوەڕ بهێنێت کە تۆ منت ناردووە. عیسا مەسیح نوێژی بۆ هەمومان کردووە تاکو لەگەڵ یەکتردا یەکڕیز بین و ببین بە یەکترین. پۆلسیش بۆ هەمان مەبەست نوێژی کردووە. با خودای دان بە خۆداگرتن و هاندان لە نێو خۆتاندا ڕێککەوتنی بیرروڕاتان بداتێ بە گوێرەی بیری عیسای مەسیح تاکو بە یەکدڵ و بە یەکدەنگ ستایشی خوددا بکەن کە باوکی عیسای مەسیحی پەروەردگارمانە. پۆلس هەمان ئەو شتەی وتووە کە عیسای مەسیح فەرموویەتی، چونکە خۆشەویستی بنەمای یەکڕێزیە. هەروەها لە ئەفەسۆسدا پۆلس پێمان دەڵێت تێکۆشەر بن بۆ پاراستنی یەکێتی ڕۆحی پیرۆز بە پشتێنی ئاشتی. ئەمەش دەمانباتە سەر پرسیارێک بۆ تێفکرین و جێبەجێکردن. باوەڕدارانی پێگەیشت چۆن دەتوانن هەوڵی خۆشەویستی و یەکڕێزی بدەن بەبێ ئەوە ڕێگە بدەن باوەڕدارە ناپێگەیشت و جەستەییەکان
ببنە هۆی درز و دابەشبوون. پۆلس لێرەدا باسی ئەم کێشەی دەکرد. بە تایبەتی باوەڕدارانی ناپێگەیشتوو دەبوونە هۆکاری دابەشبوون، بەڵام باوەڕدارانی پێگەیشتووتر لەگەڵ باوەڕدارانی کەمتر پێگەیشتوودا دەمەقاڵەیان دەکرد، هەڵوەشانەوە ڕووی دەدا. پۆلس نوێژی بۆ یەکڕێزی و وابەستەی لە نێوانیاندا دەکرد و ئاراستەی پێیان دەدا بۆ ئەوەی کە چۆن ئەمە بکەن. وەڵامی ئەو بۆ ئەم پرسیارە لە ڕۆما سەرەتای بەشی 15دا بە ڕێنماییە زۆر گرنگەکانەوە دەبینین. ئەویش ئەوەیە کە ئێمە بە پێی نمونەی خۆشەویستی مەسیح دەژین. دەڵێت بەڵام ئێمەی بەهێز لەسەرمانە بەرگەی کەم و کوڕی لاوازان بگرین و خۆمان ڕازی نەکەین. پۆلس دەڵێت ئەوەی لە نێوانماندا بەهێزتر بێت بەرپرسیارەتی و ئەرکی زیاترە بۆ یارمەتیدانی ئەوانی تر و بۆ گەشەکردن و پێگەیشتن. بنەمایەکی زۆر گرنگە و بەردەوام دەبێت و دەڵێت با هەر یەک لە ئێمە نزیکەکەی بە چاکە ڕازی بکات کە لە پێناوی بنیادناندایە. تەنانەت مەسیحیش بیری لە خۆشی خۆی نەکردوێتەوە، بەڵکو وەک لە کتێبەکەدا نووسراوە جنێوی ئەوانەی جنێوت پێدەدەن کەوتە سەر من. ئەیسا نمونەی هەمومانە لە هەموو ئەمانەدا کاتێک پێی قوتابیەکانی دەشۆرد و ئەمەش تەنیا سەرەتایەکە بۆ ئەو شتانەی کە لە پێناوماندا دەیکات تا مردنی خۆی بۆ گوناهەکانی جیهان. پێویستە وەک مەسیح بین و لە خۆشەویستیدا شوێن نمونەی ئەو بکەوین. ئەمەش بۆ مانا نییە کە کێشەکان نامێنن. هەر بۆیەش پۆلس لە کتێبی کۆلۆسیەکاندا نووسیوێتی کە ئێمە پێویستمان بە پەروەردە و پەرستن پێکەوە هەیە بە پێی پەرتووکەکە. ئەمەش وەک بەشێک لە پرۆسەی گەشەکردن و پێگەیشتنمان پێکەوە کە دەڵێت با پەیامی مەسیح بە دەوڵەمەندی لە ئێوەدا نیشتەجێ ببێت. سەرچاوەی ئاراستەکردن و ڕێنمایی ئەمە چییە؟ پەیامی خوددا، ئینجیل و قسەکانی مەسیح. پێویستە بەردەوام پەیامی خوددا بخوێنینەوە و لێی بکۆڵینەوە بۆ ئەوەی لە هەموو ئەم بابەتانەدا پێویستی خوددا ئاشنا بین. دەڵێت پەیامی مەسیح بە دەوڵەمەندی لە نێوتاندا نیشتەجێ بێت، بەو پەڕیدانایی یەکتری فێر بکەن و ئاگادار بکەنەوە، با زەبور و سرود و گۆرانی ڕۆحی بە سوپاسگوزاری لە دڵتانە گۆرانی بۆ خوددا بڵێن. هەر شتێک دەڵێن و دەیکەن هەمووی بە ناوی ئەیسای مەسیحی خاوەنشکۆوە بیکەن، لە ڕێگەی ئەیساوە سوپاسی خودای باوک بکەن. ئەمە ڕێگەی گەشەکردنمانە تا دەگاتە پێوەری پڕ بە باڵای مەسیح. جارێکی تر بنەماکە دووپات دەکەینەوە بیری لێدەهێنینەوە. بۆ ئەوەی بەخواستی خوددا بژین پێویستە هەموو شتێک بکەین بۆ دۆزینەوەی خۆشەویستی و یەکڕێزی لە جەستەی مەسیحدا.